سوێن بەخوای مەزن پارێزگاری لە یەکڕێزی و گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکان بکەن. بڵێ تەماشەبانی نیژام ئەمە ئەو سوێندەیە کە لەم بینایی لە پشمنەوەیە کە پەرلەمانی کوردستانە نزیکەی 500 کەس وەکو پەرلەمانتار و 8 کابینە حکوومەتواتە بە دەیان وەزیر هەموو بەرپرسە باڵەکانی کوردستان لێرە لەم پەرلەمانە لەم مینبەرەوە بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان ئەم سوێندە خواردووە کە پارێزەری یەکڕێزی گەلی کوردستان بن کە بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان پارێزن کە لێرە بکەنە موسسەیەک ناوەندێک کە هەموو لایەنەکان هەموو دەنگ و ڕەنگی خەڵکی کوردستان تیاکو بێتەوە لێرەوە یاسا دەربکرێ یاسا کە لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستاندا بێ لە ئێستادا دوای 24 ساڵ ئێستاش چاودێرانی ڕەوشەکە قسە لەسەر ڕۆلی پەرلەمانی کوردستانەکەن ئێمەش لە بەرنامەی دابێش باسی ڕۆڵ و کاریگەری پەرلەمانی کوردستانەکەین ئایا لە ئێستادا ئەو هەموو کەسانەی لەم پەرلەمانە سوێندی خواردووە ئەو هەموو دەهان ملیۆن دولارە کە مانگانە ساڵانە بۆ ئەم پەرلەمانە بودجێ ئەم پەرلەمانەیە لە موازفینی پەرلەمان لە پەرلەمانتارە متەقاعدەکان کە زیاتر لە 300 کەسە پاسەوانەکان کە لەگەلیانن زیاتر لە 300 کەسن بێژگە ئەوانەی کە ئێستا لێرە داوام ئەکەن ئایا توانیویانە لە ئاس سوێندی خۆیان دەبن توانیویانە یەکڕێزی خەڵکی کوردستان بپارێزن توانیویانە بەرژەوەندیە باڵەکانی ئێوە بپارێزن ئێمە لەگەڵ میوانەکانمان زیاتر قسە لەسەر ئەم بابەتەکەین ئەویش بەڕێزان کەریم بەحری پەرلەمانتاری پێشووی یەکەتی عومەر نۆرەدینی پەرلەمانتاری پێشووی پارتی و هەردووکیان لەم پەرلەمانە تەجروبەی پێشووی پەرلەمانتاریان هەبوو بەڕێزان پشتی ناوبەڕێکێ دێ گفتوگوێن خۆ دگەل میوانی خۆ بەردام بکەین ئێستا حسابی یاسایی تەواو نییە ئەگەر زانیمان حسابی یاسایی تەواو بێت بۆ ئێمە لە فراکسیۆن لەگەڵ پەرلەمانی تەواوان ئێمە بڵێ کاک عومەر لە توە دەست پێ بکەین ئێوەش پێشتر لە پەرلەمان بوون وەکو پەرلەمانتار ئێوەش پێشتر ئەم سیندە خواردووە کە من لە سەرەتام ئەم سیندەم خواردەوە بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان بێگومان ئێوە کە پابەندی ئەوە بن کە لە چارچێوەم پەرلەمانە خزمەتی گشتی بکەن تا ئێستاش لەگەل بێسەرنج لەسەر ئەم پەرلەمان هەیە بۆ نمونە ئەمە ساڵێکە دەرگایان پەرلەمانە داخەرەوە لەبەرەوە هەندێک لایەنی سەرەکی لە کوردستانە ئەو تەوافقە و سازانەیە کە لەسەر ئەم موسساتانە تشکیل کردن نەیانتوانی پابەندی سازانەکە من بەلکو لێکترازان دروست بوو ئێوە چی ئەڵێن ئێستا بۆ ڕۆلی ئەم پەرلەمانە بەڵێ بە شێوەیەکی گشتی پەرلەمان بەرجەستەکەری ویست و ئیرادە و دەسەڵاتی گەلە بە نسبەت هەرێمی کوردستانیشەوە یەکێکە لەو سێ کوچکە بنەڕەتیەی کە سیستەمی سیاسی هەرێمی کوردستانی لەسەر دامەزراوە واتە پەرلەمان و دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی تەنفیزی حکوومەت و دەسەڵاتی قەزایی ئەم پەرلەمانە لە مێژووی خۆیدا تا بە ئێرە دەگا لە ڕاستیدا توانیوێتی زۆر کار بکە لە سەرەتای دامەزراندنیەوە بە یاسا بناغی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان داناواتە یاسای هەڵبژاردننی پەرلەمان و وەزیفەکانی پەرلەمان و مەهامی پەرلەمان و ئەرکە سەرچیەکانی پەرلەمان دواتریش دەرکردنی قانون بۆ حکوومەت و وەزارەتەکان دواتر بۆ سوڵتەی قەزاییش بۆیە لەوێوە کە لە ئیرادەی گەلەوە کە سەرچاوی گرتووە پاشان بە یاسا بناغە سەرچیەکانی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانی داڕشتووە دواتر لە کاجیاجیەکانی بواری ژیاندا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ئابوووریەوە یاسای دەرکردووە بەڵام بێگومان ئەم پەرلەمانەش وەکو هەر پەرلەمانێکی تری دنیا بێکەم و کوڕی نییە چونکە لە مۆدیلی هەرێمی کوردستاندا کە تا ئێستاش ئێمە دەوڵەت نین و سەروەریمان نییە
بوونی پەرلەمان دەرهاویشتەی کللتورێکی سیاسیە هەروەها لە چوارچێوەی سیاقێکی سیاسیە دامەزراوە گەشەی کردووە کە بەدەر نەبووە لە ئیرادەیەکی سیاسی کە سەرچاوی گرتووە لە ئیرادەی سیاسی کۆمەڵێک حزبی سیاسی لەوێەوە دەمەوێت بڵێم هەر بۆ خۆی لەدایکبوونی ئەم پەرلەمانە شێوازی لەدایکبوونەوەی تەوافقیان نەبوو چونکە لە ئیرادەیەکی سیاسیەوە دروست بوو کە بەرەی کوردستانی بوو یاسای ژمارەیەکی دەرکرد بۆ هەڵبژاردن و دامەزراندنی ئەم پەرلەمانە دواتر لە دەرکردنی قانونەکانە دیسان تەوافقی سیاسی کە ئیرادەی سیاسی حزبە سیاسەکان بوو بەرجەستە بوو ئەم تەوافقە بەردەوام بۆ لە ناو پەرلەماندا لە پێکێنانی سەرۆکایەتیەکاندا لە دابەشکردنی پۆستەکاندا لە دەرکردنی قانونەکاندا بە تایبەتیش دەرکردنی ئەو قانونانەی کە طبیعەتی دەستوریان هەبووە دەمەوێت بڵێم دواتر لە تعدیلکردنی قانونی هەڵبژاردننی پەرلەمانە لە دەرکردنی یاسای ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە کە دوایی دەبێتە یاسای دەستەی سەرۆکایەتی کە دواتر لە 2005 دەبێتە یاسای سەرۆکایەتی هەرێم پاشان کۆمەڵێک یاسای تر کە طبیعەتی دەستوریان هەیە لە دەرکردنی هەموو ئەو قانونانەیە تەوافق و ڕێککەوتنی سیاسی و قانونی لە دەرەوەی پەرلەمان و ناوەوەی پەرلەمان بەڕاستی بۆتە ئەوەی کە ئەم پەرلەمانە بتوانێت ئیشی لەسەرکەوە بەڵام ئێستا بەم ڕەوشی ئێستا گەیشتووە پەرلەمان لە 4 خۆلی ڕابردووە بە تایبەتی لە خۆلی یەکەم و دووەمی شنێک بەرپرسە باڵەکان ئەوانەی سیاسەتیان بەدەستەوەیە لە ناو حزب ئەساسیەکانی باشووری کوردستان لە ناو پەرلەمان ئەندام بوون دواتر ئەوان پاشەکشیان کرد خەڵکێکی تر هاتە ناو پەرلەمانەوە حتا ئەو خەڵکەش ناشاردنەوە بوونمونە ئەمڕۆ لە باسی ڕۆژی کوردستان 24 دقیقێک لە پەرلەمانتاران ئەڵێ ئێمە و هەموو پەرلەمانتارەکان لە ناو ئەم مؤسسەیە بەبێی ئیعازی حزبی هیچ دەسەڵاتێکمانی ئەگەر لە سەروی خومانەوە ئیعازمان بوونێ دەرئەنجامەکەی گەشتەیە بوو پەیوەندی نێوان پەرلەمان و فراکسۆنی پەرلەمانی لەگەڵ حزبی سیاسی لە هەموو دنیادا ئەم پەیوەندیە بەڵام بەم شێوەی لە کوردستان و لەم پەرلەمانەیە تەندروستە لە خزمەتی گشتی دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم قسە لەسەر ئەوە بکەم جیاوازەکە چییە ئەوەیە کە لە ڕاستیە پەرلەمان شوێنی ئەوەیە کە نوخبەی سیاسی حزبە سیاسیەکان لە ڕێگای هەڵبژاردنەوە دێنە ناو پەرلەمان و قانون چییە؟ قانون سیاستێکی منەظەمی سەرکراوەیە بڕیاری سیاسی دەرکردنی قانونەکان لەوێ یەکلا دەبێتەوە بەڵام لە مۆدیلی کوردستاندا ئەوەیە کە لەسەرەوەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەرەوەی فراکسیۆنەکان ئیرادەیەکی سیاسی حیزبی هەیە کە هەموو حیزبە سیاسیەکان بە هەمان مۆدیل کار دەکەن کە فراکسیۆنەکانیان دەبێت بگەڕێنەوە مەرجەعیان حیزبە سیاسیەکان ئەوەیە کە لە داهاتوودا دەبێت زیاتر کار لەسەر ئەوە بکرێ ئەم ئیشکالێتە چارەسەر بکرێ ئەجینا مەسەن لە پەرلەمانی سوید تۆ دەچی بۆ سەردانی فراکسیۆنێک دەکەی لەوێ ئەسڵەن لۆگۆی حیزبەکەشی لە بەردەمی فراکسیۆنەکەی هەڵواسی سکرتێری حزب بۆ فراکسیۆنەکەی هەیە کەواتە پەیوەندی نێوان حزبی سیاسی و فراکسیۆنی پەرلەمانی هەیە بەڵام شێوازی دەرکردنی بڕیار و شێوازی دەرکردنی قانونەکان لە ڕاستیدا بە شێوەیەک جیاوازە کە دەبێت ئێمە بەڵێ زیاتر قسە لەسەر زۆر تەوەریتری شێ لەسەر ئەمە مەسەلە قسەی لەسەرکەین کاک کەریم کاک هەمار باسی حەزبەکانکی لە دەرەوە تا ئێستاش لەگەل بێکەیەکێک لەو سیندانێکا خۆن یەک ڕێزی گەلێکە دەبێت بپارێزێرێن تا ئێستاش لەگەل بێ پەرتەوازەیەکی زۆر هەیە بۆ نمونە وڵاتە زلهێزەکانی دنیا فەڕەنسا بریتانیا ئەمریکا وڵاتانی ئەوروپا یەکێتی ئەوروپا هاتووتە سەرخات بەس ئەم حزبە سەرەکیانەی باشووری کوردستان لێک نزیک بکاتەوە لێک نزیک نابنەوە برێن ماگۆ نوێنەری ئۆباما ئەخیرەن ئەڵێ حزبەکانی باشوور ئەوەندە دژیەک وەستاون حتا ئەڵێ بە تیر و شیر بەرامبەری تر وەستاون و لەم چارچەوەیە ڕەوشی پەرلەمانیش بەم ئاراسەیە گەشت لە ئیتیفاقێکەوە بەرەو ترازان چارەنووسی ئەم مؤسسەیە چۆن نەبینی بەم شێوەیە لە دەستی ئەم حزبانەدا سەرەتا سڵاو لە ئێوە و لە بینەراری خۆشەویست وەڵام من دەمەوێت ئەوە بڵێم پێشی بسمەداوە مۆزوعا خۆی پەرلەمان یان واتە بڵێم دەسەڵاتی یاسادانان دەستکەوتێکی مرۆڤایەتیە لە مێژوو حکومڕانیدا کە دەستکەوتێکی زۆر گەورەیە لە بە تایبەتی بیرۆکەی جیاکردنەوەی دەسەڵاتەکان تەشریعی و تەنفیزی و قەزایی کە من پێم وایە کە کاتی خۆی بەر لەوە لە یەک شەخصدا یان لە یەک گروپدا کۆ دەبووە
ئێمە وەکو کورد ئەزمموی ئەو دەسەڵاتە یاسادانان و حکوومەت و ئەوانە بۆ ئێمە شتێکی تازە بوو دوای ڕاپەڕین. ئەلبەتە ئێمە بە شێوەی خراپ بیدایەتەکەی دەستمان پێ کرد. سەرەتا ئێمە دەبێ بەر لەوەی ئەو دەسەڵاتانە دابنن ئێمە دەبێت دەستورێکمان دانابایە. نەبوونی دەستور یەکە لە هۆکارە سەرشەکانی پەرتەوازە و نائیلتیزامکردنی هێزە سیاسەکانە بەڵام باستەوە دەکێت زۆر وڵاتی دنیاە دەستوریشانەیە بنمونە بریتانیا باستەوەیەکێک کە لەم پارلەمانەیە زیاتر لە 300 یاسا دەرکراون بەسام یاسایانە کە پەرلەمانتار خۆی ئەرکی چاودێریکردن یاساکانە یاساکانی شەکو خۆی نەخێر بریتانیا دەستوری هەیە. بریتانیا عریقە لە دەستوریش بەڵام دەستوری نووسراوەی نیە دانا دەستوری هەیە بریتانیا زۆر لە زۆر قۆناغەکاندا نووسراوەتەوەش دەستوری بریتانیا نا هەموو وڵاتێک ئەو وڵاتانەی دیموکراسی بەس پێ وایە ئەو هەموو یاسایانە ئەکر بە تەواتی ئیشی لەسەر بکرێ وەکو خۆی جێبێجێبێکی پارلەمان بە ڕۆلی ڕاستەقینەی خۆڵسێ حەزبەکان لە دەرەوە یارمەتی پارلەمان بدەن ڕەوشێکی بەباشی بەڕێوە بەنسبەت ئەوەکەی بە ئەوەی مەسەقەتە من وتم ئەوەی مەدەبیداتەوە بە سەقەتی هاتووە ئێمە لە زیاتی بین دەوڵەت دروستکەین مؤسساتی دەوڵەتی دروستکەین هاتین دەسەڵاتمان دروست کرد. خۆ تۆ دەبێت دەوڵەت مؤسساتی دەوڵەت و دەوڵەت دروستکەی ئەو جابەی دامودەزگاکان دروستکە ئەو جابەی دەسەڵات لە ممارەسە بکرێتن لەناو ئەو دامودەزگا دەوڵەتیانەوە. ئێمە بپێچەوانە کردمان دەسەڵاتمان دروست کرد بەس دەوڵەتمان دروستە کرد بەداخەوە هەتا ئێستاش بۆیە ئێمە نەبوونە دەوڵەتی مؤسساتی. من پێم وایە ئەگەر هاتبا و کورد لە بیدایەتێ دەستوری هەبایە مؤسساتی دەوڵەتی دروست کردبایە ئەو دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی ئەوانە کە ڕۆڵی خوانی با ئێمە نەدەگەیشت. بەڵام پرۆژەی دەستوری شەبووە پرۆژەی دەستور لە 2008 لە پەرلەمانە پەسەند کراوە لە 2009 ڕخنەی هەندێک لایەنی لەسەر بۆ جارێکی دیکە داوای کردەوە هەمار بکرێتەوە تا ئێستا ئارباس لەسەرکراویش پرۆژە نەچوە واری جێبەجێکردنەوە. پرۆژە بوو نچوە بەداخەوە کە نچوە واری جێبەجێکردنەوە. من ئێستاش دووپارە دەکەمەوە کە مەسلەی دەستور بۆ ئێمە زۆر زۆروری بوو و ژیاریش بوو بەداخەوە. ئێستا عێراق لە ئێمە زۆر خراپترن بەس لەبەر ئەوەی کە دەستوریان هەیە کە دەگاتە خەرقی دەستوری ناتوان دەکشێنەوە جارێکی دیکە دەکشێنەوە ینی بۆ نمونە مەسەلەن پەرلەمانی عێراقیش پەچی کەوت. پەرلەمانی عێراقیش خەڵک چوە ناو پەرلەمانیان ئەوە کرد سەرۆکی پەرلەمانیان ێخست بەڵام لەبەر ئەوەی لە چوارچەوەی دەستوردا بوو توانیان زوو معالەجەی بەڵام پەرلەمانی عێراق هەروەزیرێکی سەرنجی لەسەر بێ متمانێ لێ وەرەگرێتەوە ساڵانە بە هەزاران کەس لەسەر دووسەی گەندەڵی بە خراپ بەکارهێنانی دەسەڵات ئەدرێتە دادگا لە پۆستەکانیان لێ لا ئەدرێ ئیجراتیان لەگەلێکرێت. ئەو مەسەلەی ئەوە دەگەڕێتەوە بۆچی لە عێراق لە سیستمی پەرلەمانی عێراقیدا شخصی یەکەم و خەتی یەکەمی حزبەکان کوتلەکان لە ناو پەرلەماندان لەکنەمە بە پێچەوانەوە شخصی یەکەم و خەتی یەکەمی حزب لە دەرەوەی پەرلەمانن کەوادیری خۆیان دەنێرن بۆ پەرلەمان. کەواتە لەسەر ئەمەش قسەکەین کاکەمەر لە هەموو پەرلەمانەکانی دنیا حتا لە وڵاتانی دەوروبەر بوون لە تورکیا بەرپرسی یەکەمی حزبەکان پەرلەمانتەرن لە ناو پەرلەمانن. لە کوردستانە پێت وایە پەرلەمانی کوردستانێکی لەو کێشانەیە پەرلەمانێکی تەفعیل نەبێ وەکو چاودێرەکان ئەڵێن لەسەر ئەوەیە کە بەرپرسی یەکەمی حزبەکان کە ئەوانەی جوڵەی سیاسی دەسەڵاتی سیاسیان بەدەستەوەی لێرەنی. من پێم وایە ئەوە ڕەنگە بەشێک بێ لە کێشەکە بەس هەموو کێشەکە نییە. ئەو پرسەی کە باس کرا لە ڕاستیدا غائببوونی دەستور وای کردووە کە بەشێک لە کێشە سیاسی و یاساییەکانی ئێمە قوڵ بگاتەوە بگاتە ئەو ڕادەیەی کە ئێستا ئێمە ناومان لێ ناوە قەیرانی سیاسی لە هەرێمی کوردستاندا کاریگەری لەسەر مؤسساتی ڕئیسی ئەم وڵاتە و لەسەر دەسەڵاتەکان هەبووە. ئەگەر وەک لە ڕابردوودا ئێمە لە ساڵی 2009 کە بە یاسا هەموو قۆناغە یاسایەکانی خۆی بڕی بۆ ئامادەکردنی دەستور تەنها ما بۆ بخرێتە ڕاپرسیەوە بەڵام بەداخەوە ئەو کاتیش ئیرادە و ویستێکی سیاسی و حیزبی ڕازی نەبوو بخرێتە ڕاپرسیەوە. ئەگەر ئەو کات خراپە ڕاپرسیەوە چونکە بوونی دەستورێکی خراپ لە غائببوونی دەستور باشترە. ئەگەر ئێمە دەستورمان هەبایە چکات دەستور باڵایی بەسەر یاساکانەوە هەیە و ئەم بەشێک لەم تێکگیرانە سیاسی و قانونێکی ئێستا ئێمە هەمانە لە ڕاستیدا
نەدەبوو ڕەنگە ئێمە محکەمەی دەستوریمان هەبایە ئەو کات و هیچ هێزێکی سیاسی هیچ فراکسیۆنێک جورئەتی ئەوەی نەدەکەت بڵێ من دەستور پێشێل دەکەم چونکە وەکو باسم کرد دەستور مەبدەئی باڵایی بەسەر هەموو کەریمی ژوور قسە لەسەرەوە کرد ئەگەر پرسیارەکەی من جواب دەیتەوە بەرپرسیەکەمی حزبەکان ئەگەر من بڕیار بەدەستی حزبەکان من مەبەستم پێ ئەوەیە ئەگەر ئێمە دەستورمان هەبایە تووشی ئەم ئیشکالەتە سیاسی و قانونانە دەبووین ئەو کات ئەگەر بەرپرسی یەکەمی حیزبەکانیش نابن خۆ لە عراقیش بەشێک لە بەرپرسی یەکەمی حیزبەکان ئێستا لەناو پەرلەماندانین بەڵام چونکە دەستور هەیە چونکە محکەمەی ئیتیحادی هەیە و ئەمە بەڕاستی سیادەی دەستور سیادەی محکەمەی ئیتیحادی پێشێل ناکرێت لەلایەن فراکسیۆنەکان و حیزبە سیاسیەکانەوە بەڵکو قانونیش نییە هەر فراکسیۆنێک بهەیە قانونێک پێشکەل بێ تعدیلی بکاتەوە و زۆرینەیەک بخۆی پێک بهێنێ بۆیە لە ڕاستیدا دەستور و وەکو محکەمەی دەستوری و محکەمەی ئیتیحادی زامنێکی ڕئیسی بوون بۆ ئەوەی زۆرێک لە ئیستیقراری سیاسی و قانونی لە هەرێمی کوردستاندا هەبێ بەداخەوە ئەم هەڵەیەکرا لە ڕابردوودا پێتوایە کاکومەر ئەو ململا ئەو هەموو قۆناغی پڕ لە ململانێ ناو حەزبەکان حەزبە کوردیەکان کە تا ئێستاش هاتووە ئەوان ئەگەر دەستورێکیش هەبێ قبول بکەن ئەگەر دەستورێکیش هەبێت تەنانەت پابندی بنەمەکانی دەستور بن بەڵام دوای ئەم ناوبەرە بۆ جابیان پرسیارە گەڕێمەوە تکایە دانیشن بە راپۆرت خۆی بخوێنەوە دوای قسە بکەن ئێمە بۆ خەڵکی کوردستانی ئەعلان دەکەین ئێوە ناتانەوێت بودجە مناقەشە بکرێت چونکە ئێوە ناهێڵن ئێوە ناهێڵن مناقەشە بکرێت ناهێڵن ئێستا حسابی یاسایی تەواو نییە ئەگەر زانیمان حسابی یاسایی تەواو بێت بۆ ئێمە لە فراکسیۆن لەگەڵ پەرلەمانی تەواوین و ئێمە بڵێ کێشەیەکی تر ئەوەیە کێشەی ڕوانگەی سیاسی و عقلیەتی سیاسیە بۆ چۆنیەتی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا دەمەوێت بڵێم ئەگەر بەرپرسی یەکەمی حیزبەکانیش لێرە بن ئەگەر لەم ڕوانگەی لەم تێڕوانینە سیاسی خۆیانەوە بەڕاستی هەوڵ نەدەن خاڵێکی هاوبەش بهێنە ئاراوە دیسان ئەم تێکگیرانە دووبارە دەبێتەوە مەبەستم چییە مەبەستم پێ ئەوەیە کە ئێمە حاڵەتی ڕێخستن و سیستەمی حیزبی لە هەرێمی کوردستان ئێرە لە ئێستادا فراحیزبیە ئەم فراحیزبیە دەبێتە مای ئەوەی کە لە ڕێگای مەبدەئی تەوافقەوە تۆ ویست و ئیرادەی هەمووان وەربگری و لە چوارچێوەی سیاسەتی هاوبەش و بەرپرسیارەتی هاوبەش و قانونی هاوبەشە کۆیکەیتەوە بەڵام دەبینین کە لە ڕابردوودا مامەڵەیەکی دووسەرە لەگەڵ پرسی تەوافق کراوە ئیشکالێتەکە بە تایبەتی لەم خولەی پەرلەمان ئالێرەدایە من بە بەڵگەوە قسە دەکەم یاسای بڕیاری ژمارەیەکی ساڵی 2011 پەرلەمانی کوردستان کە سەردەمی ئێمە دەرچوو لە ئەنجامی داواکاری خۆپیشاندەرانی پارێزگای سلێمانی کە بە داواکاری ژمارە 20یان دەڵێن دەبێ هەموو ئەو پرسانەی ڕەهەندی نیشتیمانیان هەیە هەموو ئەو یاسایانەی تەبیعەتی دەستوریان هەیە بە تەوافق دەربچێت لەوێوە ئەمە گواسترایەوە ناو بڕیاری ژمارەیەک لە بڕگە 16 بەدەق هاتووە دەڵێ دەبێ لە هەموو ئەو پرسانەی کە پەیوەندیان بە سیستەمی سیاسی و تەبیعەتی سیاسیان هەیە و پەیوەندی بە بەرژەوەندی گشتی ئەم وڵاتەوە هەیە دەبێ یاساکان بە زۆرینە و کەمینە دەرنەچن بە تەوافق دەربچن دوای ئەوە یاسای ژمارە 19 یاسای ژمارە 19 کە لە 30 حوزەیرانی 2013 دەرکراوە دەڵێ دەبێت دەستوری هەرێمی کوردستان لە داهاتوودا بە تەوافق کاری لەسەر بکرێ و دەربکرێت با بێمە سەر جانبە حیزبیەکەی
پرۆگرامی هەڵبژاردننی هەموو حیزبەکان بۆ هەڵبژاردننی 2013 تەرکیز لەسەر تەوافق دەکەن بە تایبەتی پرۆگرامی سیاسی بزوتنەوەی گۆڕان لە بەشی دووەمی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە لە بەڕگەسێ بەنەس دەڵێ بزوتنەوەی گۆڕان کار دەکا بۆ ئەوەی هەموو ئەو یاسایانەی طبیعەتی دەستوری و دیموکراسیان هەیە بە تەوافق نەک بە زۆرینە و کەمینە ئەم یاسایانە تعدیل کاتەوە یا دەریان کە بە بەرنامەی کابینەی هەشتم کە لە هەژدەی حوزەیرانی 2014 لەم بینایە ئۆکەی بۆ کراو لەلایەن سەرۆکی حکوومەتەوە پێشکەش کرا و دەرهاویشتەی ویست و ئیرادەی مفاوەزاتی هەموو حیزبە سیاسیەکان بوو دەڵێ هەموو یاساکانی کە تەوافقیان لەسەرە بە دەستوریشەوە ئەم ئەو یاسایانی کە بەرژەوەندی گشتی هەیە و طبیعەتی دەستوریان هەیە بە تەوافق دەری دەکەین بەڵام بۆ کاتێک کە ئەمە لە حاڵەتی ئەوەی کە تۆ دەتەوێت یاسایەک هەموارکەی کە پەیوەندی بە سیستەمی سیاسیەوە هەیە بە تایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم بە تایبەتی دەستور تۆ ئیلتیزام بە تەوافق بەڵێ پێمان خۆش بۆ بەرزان بۆ ئاگاداریەوەش یەکێکی لە میوانەکانی ئێمە ئەندامێکی خۆلی پێشەوەی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی بزوونەوەی گۆڕان بوو پێویست ناکە لێرە ناوی بێنم بەڵام لەبەر هویەکی زۆر سادە لە ئەخیری بەرکە چەند دقەیمە بۆ داخلی بەرنامەکان بین ئەمادە نەبوو ئەمادە بێت پێمان خۆش بوو ئەویش لێرە بە ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەوەمان کردبە بەڵێ کاک ئیجازەم بدە با من یەک دقەی تر قسە بکەم دا من دەمەوێت بڵێم لێرەدا بەڕاستی ئەم تا ئێمە دەبێت ببینە خاوەنی دەستور لە ڕێگای تەوافقەوە لە ڕێگای بەرپرسیارەتی هاوبەشەوە ئەگەر ئێمە بووینە خاوەنی دەستور و لە ناو دەستوردا پرسی پەرلەمانمان تەنزیم کرد پرسی حکوومەت و سوڵتەی تەنفیزی و سەرۆکایەتی هەرێممان یەکلا کردەوە ڕێخست پرسی سوڵتەی قەزاییمان ڕێخست ئەو دەمی تەجاوزی ئەم ئیشکالێتە دەکەین و ئیتر تووشی ئەم مشکلە نابینەوە کە ئێستا لەم دۆخی ئێستادا کاک کەریم دوای بە تایبەتی لە خۆلی دوام و سێم لە پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆن هاتەکایەوە ئەوان وتیان ئێمە جیلێک دێنین گەنج لە هەموو فراکسیۆنەکەم بەبی جیاوازی ئێمە گەنج خوێنی تازە دێنەوە پەرلەمان نامواسەکانەوە بۆی ئەوان بتوانن بە ئیرادەیەکی نوێ خزمەت بکەن بەڵام لەوەیە کە بینیمان زیاتر لەناو پەرلەمانە ئەو هەموو شەڕ دەبە و ئەو هەموو حتا پەلەماردانی یەکتر و دواتر لەسەر شاشەکان ئەو هەموو قسەی تون بەرامبەر یەکتر پێتۆی ئەو هەردوو خۆ لە تەجروبێکی سەرکەوت و بۆ لەوەی جیاواز دەمەوێت ئەوە بڵێم خولی یەکەمی پەرلەمان خولی تەسیسی بوو دامەزراوەی بوو خولی دووەم خولی تەطبیع بوو خولی ئاساییکردنەوەی بارودۆخی کوردستان بوو دوای ئەوەی کە لە شەڕێکی نەگریسی ناوخۆ دەربازما بوو خولی سێیەم خولی ئەزمموی ئۆپۆزیسیۆنی بوو خولی چوارەم خولی بەدامەزراوەکردنی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەداخەوە لە تەجروبەی ئۆپۆزیسیۆنی ئێمە سادە بوون خۆی دەبواە بەردەوام باینایە چەند دەورەیەکی تر بۆ ئەوەی ئەو ئەزمموی ئۆپۆزیسیۆنی لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پەرلەمان بەرجەستە باە بە شێوەیەکی ئەو تۆکە بمانتوانی با چونکی من ڕام وایە ئۆپۆزیسیۆنی بەقووەت حکوومەتی بەقووەت حکوومەتی ئۆپۆزیسیۆنی بەهێز حکوومەتی بەهێزی لێ پەیدا دەبێتن و هەروەها بەڵام بەداخەوە هەڵەیەکی گەورە کە ئێمە کاتی خۆی من پێم وایە لە خولی ئێمەدا ئێمە تەمەنی پەرلەمانتارمان لە 30 ساڵیەوە کردە 24 ساڵی ئەوە پێم وایە من خۆم دەنگم بۆدا بەڵام پێم وایە هەڵەمان کردەوەدا خۆی دەبێت ئینسان تەجروبەیەکی هەبێ لە ژیاندا ئەو بگاتە پەرلەمان چکە پەرلەمان شوێنی پێتوانی ئەو بخۆشی ئیشکارێک بوو کەم گەنجانە زۆر جار باسەوە دەکرێت کێنەوە پەرلەمان بوو نمونە تەجروبەی بڵێ کەم بوو بڵێ ئەوە یەک لە ئەشکالەکان بوو ئەشکاری ئەوەی دووەمیش ئەوە بوو کە لە خولی سێم بەداخەوە ئێمە تا وەکو با بڵێن کۆمەلگای ئێمە نەگەشتی ئەوە ئاستا لە مەسلەی هەڵبژاردننی لیستی نیمچەکراوەدا ئێمە دەبێت لەسەر بە لیستی داخراوەوە بەردەوام بادا تا فترەیەک ئێمە ئاستی ڕۆشنفکری و ئاستی
ژیانی پەرلەمانتاری گەشتە بە ئاستێک خەڵکەکە توانی بە نوێنەرەکانی خۆی بخۆی هەڵبژار. بەڵێ ئێستا پرسێکی دیری هەیە مەسلەی سازان مەسلەی تەوافق و تەوافق سیاسی کە حکوومەتی بنکە فراوانی کابینەهەش لەسەر تەسیس کرا دواتر لە پەرلەمانی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرا. کاک گومارەڵێ لایەنێک پابەندی ئەو تەوافقە نەبوو. پێم باش بوو نینەری ئەو لایەنەش لێرە جەبی بێتەوە. پێت وایە لایەنەکان پابەندی تەوافقەکە نەبوو لەبەر ئەوە دۆخی کوردستان بەم شێوەیە گەشت؟ من پێم وایە خۆی ئێمە فەرهەنگی سیاسی لە کوردستان بەداخەوە خزمەت بەکاری پەرلەمانی ناکاتن. ئێمە پێمان وایە حکوومەت هەموو شتێکە پەرلەمان ئەوە نییە تا میدیاکانیش خەڵکیش حکوومەتیش هەموو لایەک خەریکی ئەوەی بوو کە پەرلەمان بچوو کاتەوە پەرلەمان زەعیف کا بۆ ئەوی ئەو پەرلەمانە نەتوانێت وەکو پێویست چاودێری حکوومەت بکات و لێپرسیدەوە لە حکوومەت بک وەکو ئەوەی ئێستا کە لە بەغدا ڕوودەدا. ئەوە لەلایەک لەلایەکی کە هێزە سیاسەکانی ما یعنی ئەو فەرهەنگە بەداخەوە هەر وەکو ئەوە تەعامل دەکەن ئێمە لە کاتێکدا لە قەیرانێکی دارایی قوڵ و لە قەیرانێکی ئەمنی داین و سەدان کێشەی دیکەمان هەیە هەروە وا تەعاملان لەگەڵ ئەکتری کردووە کە ئەنەما وەزعی کوردستان وەزعێکی زۆر ئاساییە وەکو وڵاتانی ئەوروپی ئێمە وا تەعاملمان لەگەڵ ئەکتری کرد کە دەبوایە زۆر بە حکمەتەوە زۆر بە لێپرساوەتیوە زیاترەوە تەعامل لەگەڵ یەکتری کرابایە نەک بەو شێوەیە کە کرا بەداخەوە کە بە گرانش لەسەر ئێمە وەستایەوە دەبوایە لایەنە سیاسەکان زیاتر ڕێزدا ویست و ئیرادە یەکتری بگرن بۆ ئەوی بتوانیبان ئێمە لە قۆناغا دەرباز بکەن. ئێستا باسەوە بوو نمونە لەسەر کە ساڵێک پێش ئێستا لەسەر ئەو ڕۆژێکا توتە ڕۆژەوە ڕێگیری لە سەرۆکی پەرلەمانی کوردستان کرابێتەوە لێرەوە پەرلەمانی کوردستان تا ئێستا پێکی کەوتۆیی کوبوونیەکی ئەنجام نەدراوە. هەموو لیستەکان بە تایبەتی 5 لیستە سەرەکیەکەی فراکسیۆنە سەرەکیەکەی ناو پەرلەمانی کوردستان ئەو لایەنانە تریش کە بە ڕێژەی جیا دەنگێک ئەم دوو دەنگیان هەیە هەمویان بەیاننامەیان بەڵاو کردوتەوە کەندا سەیری بەیاننامەکان بکەی یعنی هەیە خاڵێک هەیە بەڵاوازی ئاڵێن دەبێت بگەینە ئیتیفاق بەڵام ئەو لایەنە بە تایبەتی بزۆنەوەی گوڕان و پارتی دیموکراتی کوردستان زۆر توندن بزۆنەوەی گۆڕان بە ئینقلاب حسابەکە پارتی سەرۆکی فراکسیۆنی پارتیش ئەڵێ ئەمە بڕیارێکمان داوە پەشیمانیش نین لێ کەواتە خۆشەکە بەرەو چی ئەڕوە خۆی ئەوەی ڕاستی بێ ئەوەی ئێستا کە پەرلەمان پەشی خراوە لە ڕووی یاساییەوە نییە پەرلەمان لە ڕووی بە ئێرادە و بە بڕیارێکی سیاسی پەکراوە خۆی بە ئێرادە و بڕیارێکی سیاسیش کارا دەکرێتەوە و دەخرێتە کار من پێم وایە هێزە سیاسەکان دەبێت هەموو پێکەوە هەموو لە هێزە سیاسەکانی ناو پەرلەمان دەبی پێکەوە دابلیشن بگەنە ئیتیفاقێکی سیاسی بۆ ئەوەی پەرلەمان جارێکی تکە بخنەوە گەڕ ئێمە نازانم بەڵام هەوڵەکانیش دراوە بۆ نمونە سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم سەردانی لایەنەکان کردووە حتا هەوڵی نێودەوڵەتیشە بووە لەسەرەوە تا ئێستا ئەنجامی نەبووە بڵێ ئەنجامی کە نەبووە ئەم گرێکێریە کێکرێتەوە من نازانم ئێستا مەسەرە نەدەبووە ئەو فترە زۆرە بەسەدا تێپەڕێتن من هەروەکو پێش ئێستا گوتم لایەنەکان بەداخەوە وا تەعامل دەکەن کە ئێمە لە وەزعێکی زۆر ئاسایی داین کە دەبووە زۆر پەلە کرابایە و بە هەستێکی بە مەسئولیەتێکی زۆرەوە هەست بەوە کرابە و چارەسەری ئەو مەسەلانە کرابایە دەبوایە لایەنەکان ئەو پێشمەرج و ئەو شتانە کاراکردنەوەی پەرلەمان نەبووە دانرابایە پەرلەمان باڕێک بخرێتەوە خۆ ئێمە شتەکە زۆر ئاسایی بوو ئەوەی کە لەگەڵ مەسەرەن سەرۆکی پەرلەمان کە لە پەرلەمان نهێشترا خۆ دەکرا زۆر ئاسایی بە ئیتیفاقات و بە تەوافقاتی سیاسی لە دەرەوە لەگەڵ یەکتری ڕێک کەتبانە وەکو مەسەرەن لە بەغدا کاتی خۆی ڕوویدا کاتی خۆی بەرام بڵێ ئەوەن دەبڵێم کاتی خۆی دکتۆر مەشەدانی لایەنە سیاسەکان لێ ناڕازی بوون گەشتە ڕادەیەکی ئەو تۆ کە شکۆی پەرلەمان دەکەوتە مەترسی لەسەر بوو لەبەر تەسەڕوفاتی ئەو زاتە هەستان سەفقەی سیاسیان کرد تەوافقاتیان کرد لەسەرەوە ئەو برادەریان لا خۆی دەستی دەکات کێشایەوە و برادریشکان دانا خۆ دەکات دەتوانرا ئەوە بکرێتن لە زیاتی ئەوەی بە شێوازی بەڵێ بەرزان پێم باشە سەرنجی چەند هەوڵاتێک لە مناوچەکانی باشووری کوردستان لەسەر ڕۆڵ و کاریگەری پەرلەمانی کوردستان وەربگرین دواتر لەگەڵ میوانەکانمان بەردەوام بین.
دیارە ڕۆڵی پەرلەمان خۆی ئێستا پەرلەمان پەک خرا و پەرلەمانتارەکانی تاوەکو ئێستا ناتوانوە ڕۆڵی ئیجابی خۆیان ببینن و هیچ پەرلەمانتارێکاری خۆی ناکە ئیلا لە قسەکردنی سەر تەلەڤیزۆنەکان زیاتر ئێستا هەر یەکێکیان لە ڕێگەی ئەو کەناڵانەی خۆیانەوە بوونەتە بەتەڵێکی قسەکردن و بەردەوام لە قسە بۆ هاوڵاتیانەکەن کەوایان لێکردوون هاوڵاتیانش ئێستا تووشی مەلەل بوون و زۆر پەشیمانیشن لەو دەنگانەی کە یاویانە بۆ پەرلەمانتارانە. اما بس بخو وحزب خويت كورتيان واجي دينا اما هاش مليون خد كانت بريكو خدا واجي داوت راحة ما شو فقير وجرا فقير وجر شب كان شنا كان هر شيء جالك عادية ئەندام پەرلەمانمان هەیە بە هەتاوە گوێستە داڕشتێکی نەنووسیوە لەسەرم دۆخانی هەرێمی کوردستان لە کاتێکە ئێمە زانین هەرێمی کوردستان بە کۆمەڵی قەیرانی زۆر قوڵی مێژوویات تێپەڕێەوە ئەمانە ڕێگی ڕیشەیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەکان ماگەل لەو 111 ئەندام پەرلەمانی کە لە هەرێمی کوردستانیان ئێمە توانین بڵێن سەدیان لە سۆری مدبوونان و لە سۆری نووسنان و پەیوەندیان نە بە حیزبەکانی خۆیانەوە هەیە و نە بە خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە ئەکرێ بڵێن کۆمەڵێکی کەمیان سمبولن بەکاری پەرلەمانی خۆیان هەساون و دیارن بەڵام کە گویان لێ ناگیرێت لە ڕاستیا تاوانی ئەوانی. ئێستا ئەگەر سەیری پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانی کوردستان بکەین ئەبینین ناتوانن بە ئەرکەکەی خۆیان هەڵسن بۆ چونکە قەرارات لە دەستی پەرلەمانتارانە و قەرارات لە دەرەوەی دەسەڵاتدارانی پەرلەمانتارە و لە دەرەوەی پەرلەمان و قەرار دەدرێەوە پەرلەمانتاران جێبەجێکاری قەراراتی حیزبەکانی خۆیانن نەک ئەوەی بێنە ناو هاوڵاتیان و گوێ لە خواست و ویست و داواکاریەکانی هاوڵاتیان بگرن و ئەوە بنەوە پەرلەمان بیکەن بە یاساییان بە دوواداچوونی بۆ بکەن لە پەرلەمانەوە بەداخەوە من ئەڵێم لە کوردستانە پەرلەمان هەربوونی نەبێ باشترە و ئەو چەند کەسێک کە قەرار دەرەکەن هەر ئەوانە بۆ خۆیان قەرار دەرکەن و جێبەجێکەنتر پێویست بە پەرلەمان ناکە. دیارە تاکیدم خولەی پەرلەمان کە کرایەوە ئەندام پەرلەمانە هەڵبژێران بەردەوام نەبوون دوای ماوەیەکی کەمەوە بوو پەرلەمان داخرا بەڵام لەو ماوەیی کە کاری پەرلەمان ئەکتیڤ و ئیشیە کرد ئەوەی من متابعام کرد بێ ڕۆڵێکی لاوازی هەبوو پەرلەمانتاران وەکو پێویست ئەرکای خۆیان جێبەجێنە کە ڕۆڵی کاریگەریان نەبوو کان ڕۆڵی پێویستیان نەبووەوەی کە ئەبوو بیکەن هۆکاری سەرەکی شەگەڕمەوە کە ئەوەی پەرلەمانتاران دەست بەسراون لەلایەن حیزبەکانیانەوە لە ڕاستیدا هەز ناکەم پەرلەمانتار بە ڕۆڵی سەرەکی خۆی هەڵسابێ بە تەواوی لەژێر کاریگەری حیزبەکانیانن بۆیە ئەوان بڕیارەکانی حیزب جێبەجێەکەن و ئەو پەرلەمانتارە نییە کە خەڵک دەیەوێت هیچ گۆڕانکاریێکیش نەکراوە تەنها گۆڕانکاری کە بینرابێت و کە کرابێت ئەوەیە هەر یەکە بۆ حیزبی خۆی تێکۆشێ هەر حیزبەش و هەوڵ بۆ گیرفانی خۆیان هیچ کەسێک بیر لە هاوڵاتی ناکاتەوە ئەس خۆت بژم پەرلەمانی خزمەتەوە کەسی نەگرێت تنی پەرلەمان خزمەتەوە حزبت خۆت بکاتم عینەت بەرژەوەندی و خەڵکی داناشن بەرژەوەندی و حزبت خۆ دانەتکەن ناخیر نەکریا چۆ خزمەتەوە خەڵکی نەکریا کە خزمەتەوە خەڵکی کرد بۆ حاڵی خەڵکی ئەڤە نەبوو مانێت توێت بینی بەرخودەی ڕۆتە نینە قەیرانە خەڵکی تشتی گرانە خەڵکی پێچێنۆ بیت واللهی بێ گفتی هەموو ئەس لێ بەحسێ خۆکەم احتمالە من پێچێنۆ بیت نەستاڵە بێت قفرێکە مە مەدرسێ و هزارات و ملیونات کوردستانی دەوەکی منن هەگە پەرلەمانی خزمەتە کرد بۆیە مانی حاڵێ مە بە نەدوو ناوەڵە پلکاک عمر بینیت ئەو سەرنجا وڵاتیان لە هەموو ناوچەکانی باشووری کوردستان بوون یەکێکیشیان باسی پەرلەمان بە باش نەکرد یەکیشیان باسی پەرلەمانتارانیش بە باش نەکرد هەموویان سەرنجیان هەبوو توش وەکو پەرلەمانتارێکی پێشوو ئەوە بوو توش دەبا ناو سەرنج لە ڕاستیدا لە مێژووی وڵاتانی تریشدا هەندێک قۆناغ هەبووە کە پەرلەمان بۆتە بارگرانی هەموو کاتێ بیان و بۆ وڵاتانی تر و کات نییە و نەزانم چییە بۆتە مەبەستم پێ بڵێ بۆ خۆی چیە مێژوو بەڕاستی مێژوو بەراوردکاری ئەوەیە کە تۆ پند و ڕاستیەکان دەگوازیتەوە دەتەوێت سوودی لە وەرگی بۆ وڵاتی خۆت بەڵام تەجروبەیەمە دوای چەندین تەجروبەی گرنگی تری دنیا هاتووتەکایەوە کایکری استفادەی لێ بکەین مەبەستمە ئەوە بڵێم کە قۆناغی وارێتە پێشەوە کە پەرلەمان لە ڕووی دارایی و لە ڕووی سیاسیەوە ببێتە بارگران بەسەر میلەتەکەی خۆیەوە لەو حاڵەتەشا تۆ دەبێ هەوڵ بدەیت کە بە شێوازێک مامەڵی لەگەڵکەی کە ببێتە مای ئەوەی کە بە شێوەیە خۆی دوایە پەرلەمانتار ئەوە پەرلەمان و پەرلەمانتارانی کوردستان ئەوە کا وڵاتیان باسەکەن کە خۆیان دەنگیان پێداوە ئەوە کەیش ومێدێک نابینرێ بەشێکە لە بیر و بۆچوونی ئەو هاوڵاتیانە
بوری بۆ چوونیان بەڕێزە من پێم وایە دەبێت بە دیقەتەوە گویان لێ بگیرێ بۆی لە داهاتوودا کاریگەری ئەو ناڕەزایی و ئەو گلەیانە بە شێوەیەک بێت تەوزی بکرێت کە لە داهاتوودا ئەم پەرلەمانەوە نامێنێتەوە. بەڵام پرسیار لێرەدایە ئەمانە ناحەقیان نییە. بۆ چونکە پێش پەرلەمان لە هەموو وڵاتێکە حکمەتی دامەزراندنی پەرلەمان چییە؟ ئەوەیە کە کێشەکان بۆ میلەت چارەسەر بکە. ناکۆچیەکان لە ناو شەقامەوە لە کۆڵان و گەڕەکەوە بگوازێتەوە ناو پەرلەمان. ململانەی سیاسی لە ململانەیەکی تونند و تێش ئامێز و بارگاوی بە ململانەیەکی خوێناویەوە بکات بە پرۆژە و بە قسە و بە گفتوگۆ لە ناو پەرلەماندا. بەڵام پەرلەمانێک کە دەبێتە مای ئەوەی بۆ خۆی ببێتە کێشە بۆ میلەتەکەی، بێتە مای ئەوەی کە خودی سەرۆکایەتەکەی خۆی دابەش ببێ، خودی فراکسۆنەکان دابشکە، خودی لیژنەکان دابشکە بە تایبەتی لە پرسی هەمارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم شالیژنەی پەرلەمان قانونی بوو بە دوو بەشەوە، دواتر هەموو حیزبەکانی دابش کرد، دواتر هەموو میلەتی دابش کرد، هەموو میدیاکانی بە گژیەکدا کرد. ئەم پەرلەمانە لە ڕاستیدا حەقا هاوڵاتیان گلەی لێ بکە. کەواتە پێچەوانەوە دەبێت پەرلەمان ببێتە شوێنێک بۆ بەهێزکردنی متمانەی سیاسی، بۆ بەهێزکردنی ئیستقراری سیاسی. بەڵام بەعکسەوە دەبینین پەرلەمان بوو بە شوێنێک کاکە مەرتوو باسی شتێکت کرد کاکی کەریم ئەمە ئەوە لێ بپرسم باسی بارگرانی پەرلەمان لەسەر مەسلەی بودجێ هەرێمی کوردستانەوە ئێستا زیاتر لە 300 پەرلەمانتار هەیە خانەنشین کراون پێش ئەوە ڕەوشی موچەوا لێ بێتەوە زیاتر لە 6 میلیۆن دینار مانگانە وەریانەگرت بێجگە لە 300 پاسەوانیان هەیە بێجگە لە زیاتر لە 600 کەس لەم پەرلەمان هەیە نزیکە 70 ڕەوێژکار هەیە کە معاشەکانیان بە چەندین میلیۆن دینار مانگانە ئەخەم لێ بێژگە لە زۆر خەرجیاتی تر بۆ ئەم پەرلەمانە خەلکیش ئەمەیان هەست پێ کردووە ئەڵێ پەرلەمانتار بۆ گیرفانی خۆی کە گەشتە پەرلەمانتار موچە باشەکەی تەزبیت کرا و تەقاعدە حەتەیەکی تەزبیت کە لە ئیترجێ لە خەلک ناگرێت سەرنجی تۆ بڵێ وڵا خۆی ئەوە ڕاستە من ئەو دید و بۆ چوونە هاوڵاتیان جێگەی ڕێزە زۆر بەش ڕاستیشە بەڵام یەک لە هۆکارەکانی کە خەڵک ئەو ئینتیباع خراپەی لەسەر پەرلەمانتار هەیە ئێوەن دەستگاکانی ڕاگەاندنن میدیاکانی میدیای کوردستانە بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپیان بینیوە سەبارەت بە پەرلەمانتار لە ڕووری ئەوەی ڕووی پەرلەمان و پەرلەمانتاریان بەخراپ پیشانی خەڵک داوە مەناشرین پیشانی خەڵک داوە وان پیشان داوەتێکی بەڵام ئێستا من ئێوەم هێناوە حتا ئەوان اختیار کردووە کە تەجروبەی پێشتر هەیە بۆی زیاتر باسی وازەکە بکەن خۆتان باسی ئەوەیەکەن کە پەرلەمانە بەم شێوەیە ناخۆ ئێمە نالێ کەم و کوڕی لە پەرلەماندا زۆر هەر لە بیداتەوە ئێستا دەورەی یەکەم باشتر بوو یعنی ئەمەشی لە خۆمانەوە ناڵێنەوە قسە لەسەر دەورەیەکە خوڵی یەکەمان پێ باشتر بوو و خەڵکەشی ئەوانەی خاوەن بڕیار بوون و زۆربەی زۆریان لەناو پەرلەماندا بوو هێزە سیاسەکان لە حزب سیاسەکان ئێستا کە وانە ئێستا من گوتم دەبی شخص یەکەم و خەڵکی یەکەمی حزبەکان لەناو پەرلەماندا بن خەڵکی پرۆفیشنەل بچنە حکوومەت من پێم وایە ئەگەر لەناو پەرلەماندا خاوەن ئیرادە و ویستی حزب لەناو پەرلەماندا ممارەسە بکرێتن من پێم وایە ئەو کێشانەی کە ئێستا زۆربەی زۆری هەنا کە ڕوبەڕووی پەرلەمان دەبێتەوە ئەوە ڕوبەڕوو نابێتەوە هەروەها من پێم وایە ئەو بارگرانی کە باز دەکەن لە ڕووی بووزە هیچ بارگرانێکی وانی کاکەجان زۆر سەتا نۆهەتی پەرلەمانەکە بەڵام پێت باشە گەنجێک بێ 24 ساڵ بێ 30 ساڵ بێ مامۆستای زانکۆ بێ هەموو ئیمکانیاتێکی جەسەدی و فیزیکی و فکریا بێ بتوانێت لە بارێکی دی خزمەتی خەلک بکە ڕۆژێک ببێ بە پەرلەمانتار چێن بەخواویستی خەڵک بکە ئەند لە پەرلەمان نامێنێک سەر تەقاعد بکە زەنابکەم تەماشایە بڕۆ پەرلەمانی تورکیا پەرلەمانی لوبنان پەرلەماناتی ئەوروپا هەم قاتیبەتەن ئەمریکا هەر پەرلەمانێکی وڵاتانی دەگری بە هەمان شێوە خانەنشینی وەردەگری و امتیازاتی زۆر بڵێ لەو لە هەموو لە چ تەمەنێکە دەتوانین قانون دابرێن بەرپەرەی قانونی ئێستا وەکو قانونی عێراقی ئەوەی خزمەتی نەبیتن تۆ خزمەتی پێشوت هەیە من کە بوومە ئەندامی پەرلەمان 25 ساڵ خزمەتم هەبووە پێشی ئێستا کە دێم 4 ساڵی دیکەشەوە دەگەم ئەوە 29 ساڵ خزمەتم هەیە ئەتوو پێت وایە بەس 4 ساڵ خزمەتم هەیە نەخێر من 22 ساڵ خزمەتم هەیە بەڵام پەرلەمانتار ئەناسەم یەکەم تەجروبەیان لەم بیناتەوە دەست پێکە ئەوە دەڵێمە گەڕێژی بێخی ئەوە خانەنشین ناکرێ مکافەئەشی پێ دەدرێت دەستێتەوە ماڵی خۆ دەستە سەر ئیشی خۆی یان ئەگە گەنجە چی تەجروبەی دیکەی دەدیتە دەتوانێت بچی کارێکی دیکە بکاتن
هەر هێز سیاسەکانیمە بەداخەوە لەکنەما لە ئیوانە ینی بن پێم وایە پەرلەمانتار ینی شتێکی پرۆفشنالیە دەبێت ئەو کەسێک کە لە پەرلەمان بێ ئەوانەی ئەدایەکی باش دەکەن دەبێ بەردەوام بن لە کاری پەرلەمانی کەواتە هەبوویانە ئەوانە لێرە نەبوو نەخێر نەبوو نازم ئایا سەرمایەکی مرۆڤی باش لە ناو حزبەکان بۆ خەریک اختیارکان ئەو بنەمای لەسەر اختیار کراوە ئەو حزبە سیاسەکان بوون بۆ تەرزیەکردن هەر جارێ وەزبێشان دێنە ناو پەرلەمان و ئەویان لەو دەخولە بەڕێ دەکرد وەزبێشی دیکان دێنە ناو پەرلەمان کە لە هیچ دنیاوانە زۆربەی زۆری ئەندا پەرلەمانانی سێ خۆل لەسەرێک ڕۆلی پەرلەمانیات جێراوە ئەوانەی ئەدایەکی باشە لە ناو پەرلەمان کردووە بەڵام بەداخەوە لە ناوەمە لە هەرێمی کوردستان ئەوە ڕوونەدا بە تاک و تەرانە بێتن چەند پەرلەمانتارێکی بەڵێ کاکمەر پەرلەمانتار هەیە وەکو ئەو هاوڵاتیان نەشوتوی لە هەموو خۆلی پەرلەمانتا ئەخیرەکەی یەک قسە ناکار کەس نبینی ئەگەر دەستی بەرز بکاتەوە ئاز بودێت تێلەفۆنێکاکەم پرۆژای یاسای پەسەندەکە دەبێت تو دەست بەسکەیتەوە سەرنجی هاوڵاتیان نەمە بوو ینی ئەم جۆرە لە ڕاستیدا ئەم سەرنجانە بەجێیە پەرلەمانی کوردستان لە ڕابردوودا هەندێک ئیشکالێتی جددی هەبووە یەکێک لەوانە لە قانون دەرکردنا هەڵەشی تێدا کراوە من لەگەڵ ئەوەم بەڕاستی هەموو دەرفەتێک بۆ گەنج بڕەخسێ قەناعەتی تەواویشم بە توانای گەنجە بەڵام ئەوە بمانای ئەوە نییە تۆ قانون تعدیلکەی بڵێ تەمەنی 25 ساڵ ببێ بە ئەندامی پەرلەمان نه چونکە لە ڕاستیە پەرلەمان شوێنی کۆکردنەوەی عەقڵ و ئەزمون و توانای سیاسی و قانونی و کارژێری و پسپۆڕیەتی جیاوازە دوای ئەوە لەوێت تۆ چۆن کەشوهەوایەک دەرەخسێنی ئەم تاقەیە تەوزیف دەکەیت ئەم ئیشکالێتەمان هەبووە خاڵێکی تر ئەوە بوو دیسان ئێمە لە ئەنجامی مزایداتی سیاسی و حیزبی خولی ئێمە پەلەمان کرد لەوەی یاسای هەڵبژاردنمان تعدیل کرد کردمان بەکراوەیی من بۆ خۆم شاهیدین بۆ دەدەن برادەران بەڵگەشم هەیە کە من لەگەڵ ئەوە نەبوو بەڵام لە ئەنجامی مزایداتی حیزبی هەی ئەوە دیموکراسی ترە لیستەکان بوون بەکراوە کە ئەوەش بۆ خۆی بەڵام لەوەشە لە نمونەی بەڕێزت و زۆر کەسی دەرخەوان شیاداتی بەرز و خەوان پسپوری بەرز بوون نادنە پەرلەمان کۆمەڵێک کەس هاتن لەسەر ئەساسی فلان عشیرەتە کوڕی فلان ئاغایە لە فلان ناوچەیە من قسە لەسەر ئەوە ناکەم ئەوە بەجێ دەهێڵم بۆ حکمی خەڵکانی تر بەڵام ئەوە بۆ خۆی ئیشکالێتەکەی گەورە کرد خاڵش تر ئەوەیە حەقیقەتە ئەم پەرلەمانە بە بودجەی خۆیەوە بەو تەبیعەتی کە ئێستا هەیەی لە ڕووی تەقاعودیەوە لە ڕووی فەرمانبەرانەوە لە ڕووی ڕاوێژکاریەوە لە ڕووی بودجەی لە ژێردەستی بووە بارگرانیشی دارایی بۆ ئەم هەرێمە دروست کردووە ئەمە دەکرێت لە ڕێگای تعدیلی قانونەکانەوە ئەمە بکرێت هەرچەند لە وڵاتی تریش ئەندام پەرلەمان لە ڕاستی سێرڤیسی کاتێکی زۆر کەمان وایە پێت وایە ئەم پەرلەمانە گرێ چێرەی هەموو کێشەکانی هەرێمی کوردستان بێ لە ئێستادا من پێم وانە نەخێرنەوەڵە من پێم وایە دەبێ ئێمە هەوڵ بدەین ئیرادەیەکی سیاسی هاوبەشمان هەبێ لەسەر ئەوەی کە لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە لە حکومڕانەتی ئەم وڵاتەیە تەوافقکەین ئیرادەی هاوبەشمان هەبێ بەرپرسیارەتی هاوبەشمان هەبێ سازش لەسەر بەرژەوەندی گشتی بکەین گۆڕەپانی پەرلەمان نەکەین بۆ ساحەیەک بۆ ململانەی حیزبی نەکەیت بە ئامرازێک بۆ تحقیقکردنی ئامانجی حیزبی ئەگەر لەو چوارچێوەیەدا هەڵسوکەوت کەین لە ڕاستیە هەوڵ بدەین لە حکومڕانەتی چ لە ناو حکوومەتە چ لە ناو پەرلەمانە ئیزدیواجەتی خیتابی سیاسی ئیعلامی واز لێبێنین وەکو ئەوەی کە دەگوترێ مەسەلەن ئەوەی کە پار ئەم ڕۆژە کراوە دەمێت خوا ئەوە بڵێم کاکەڵ کاتمان زۆر کەماوە ئەمە کودەتا نەبوو ژووری توێژینەوەی بزوتنەوەی گۆڕان دراسەیەکی کردووە تعریفی کودەتای کردووە دەڵێ بریتیە لە بەکارهێنانی هێز بە شێوەیەکی ناسایی بۆ گەیشتن بە دەسەڵاتمان نەما پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی یاسایی لە دەسەڵاتە خۆی لە دەسەڵات بووە بە ئاشکرا بە بزوتنەوەی گۆڕانی گرتووە تیمی ئێوە دوور دەکەوێتەوە ئەو ئیتیفاقی هەمان بوو هەڵدەوەشێتەوە بۆیە لە ڕاستیە دەزانی ئەمە دەبێ هەوڵ بدەین بابەتیانە بڵێ کاکەمەر سپاس کاکەریم ئەو ڕۆژەیە ئێستا لە باشووری کوردستان هەیە ئەگەر ئەم لایەنە نەگەنە تەوافقێک بۆ چونیەتی ئیدارەکردین ئەم هەرێمەکە لە پەرلەمانیش نەبێ بابە لە حکوومەت بێ لە هەر شوێنێکی تر بێ ڕۆژ بەرەو چی ئەڕوە بەڕێیت من پێم وایە کلیدی چارەسەری هەموو کێشەکان و ئەو قەیرانانەی لە پەرلەمانە
ئەگە پەرلەمانە دەبێ پەرلەمان ئێستا پەرلەمانی جەرگەکەی بەڵێ داخرا، ئەقەیداکە دەرگا داخراوە حکومت کار دەکات دیش ڕقابەی لەسەر نییە ڕقابەی پەرلەمانی لەسەر نییە زۆربەی زۆری ئەو کارانەی حکومت دەکات زۆری نایاساییە ئەگە پەرلەمان هەبا چاودێری حکوومەتی کردبە لەوانە بە حکومت نەیتوانی بە ئەخیر خان باسیەوە بکەین چون ئەم دەرگایە دەکرێتەوە ئەو دەرگای دەکرێتەوە بە کاراکردنەوەی پەرلەمان کاراکردنەوەی پەرلەمان کلیدی ئیرادەی سیاسی پێویستە بڵێ دەبی ئیرادە سیاسی هەبیتە ئەوانە گەر خەمخۆری ملت بن دەبێ ئەو ئیرادەیە بەکاربێنن بۆ ئەوی پەرلەمان کارا بکەنەوە بتوانن چارەسەری کێشەکە بکەن. بەڵێ زۆر سپاس. بەڵێ تەماشاوان نیجا بێگومان بابەتی ئێمە لەسەر پەرلەمان و ڕۆڵی پەرلەمان بوو لە پەرلەمانی کوردستان بێژگە لە پێکهاتەی کورد کە پێکهاتەی زۆرینە باشووری کوردستانە پێکهاتەکانی تر هەیە تورکمان هەیە مەسیحی هەیە بێگومان ئەوانیش نوێنەری خۆی لە پەرلەمان هەیە ئێمە هەوڵە دەین لە داهاتوە هەموو ئەحزابەکانی تری ئیسلامیەکان ئەلمانیەکان هەموو ئەوانەیە کە خاوەن نفوسن لەم پەرلەمانەیە بینە سەرخەت لەسەر ڕۆڵ و کاریگەری پەرلەمان قسە بکەین. زۆر سپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەری بەڕێزی ئێمە بوون و سپاس بۆ میوانەکانیشمان.